تقريبا 30 ساڵە شورتەمان بدایەتی ئەمرەکەم هاتەوە تەعیین بن وەختی ڕژێمی سەرەتایی ئەمنی نەقلی تێراوایان کردەوە مرکزی تێراوە پێیان دەگوت معاونیەت پاشیوی لە ساڵی 80 نەقلی بکافحای کرامەوە زۆر پێم خۆش بوو لەگەر جەمعەتە چی لێن دەربوون هەموو ئێستاکە هەندێکیان مایتۆ هەندێکیان ئەمری خۆیان کردیان زۆریشیان غاڵبیان ئێستاکە تەقاعدی سەربازی ونی ئەمجارە کاسەی پڕ لە خزمەتی چەندین ساڵەی پڕیەتی لە ڕووداوی جیاجیە ئەو زۆر جار کەوتوتە بارودۆخی هێندە ترسناکەوە کا بڕوای نەکردووە جارێکی تر بگەڕێتەوە بۆ ژیان بەڵام خۆشبەختانە ئەوە تا لێرە چیرۆکەکانی ژیان دەژێڕێتەوە و ژیانی هەزاران کەسیشی پاراستووە بەنسبەت کۆبوونەوەی ئێستامان چەند زانیاریەکمان پێگەشتووە کە چەند زیەک و زی ماڵان و زی ئۆتۆمبیل پیا بووە لە شاری هەولێر و تایبەت بەوەی کە ئێستا وەرزەکە بەرەو هاوین دەڕۆین گەشتیارێکی زۆریش داخلی شاری هەولێر بوونە جا پێویستە ئێمە تیمەکانی خۆمان ڕێخێنەوە بێ زیاتر ئاگامان لە ناو شاری هەولێر بێت لەبەر بەستی دەستگیرکردنی و تاوانبارانە. ئەمانێ لە نەخشە زیاتر ئەو جێگانەمان بۆ دەستنیشان کەین کە زیاتر دزی لێکرد لە شاری هەولێرە. لە کاتی دەستکەوتنی هەر سەرەداوێک سەبارەت بە ڕووداوێک لە ژوورە تایبەتیەکاندا پلان دادەڕێژن و هەنگاوی جێبەجێکردنی ڕێوشوێنی ئەمنی و دەستگیرکردنی تاوانبار یان تۆمەتباری هەڵاتوو لە دەستی یاسا دەگرنە بەر. هەموو کارمەندەکان سعات 8 دەچنە ناو دایرە خۆمان ناو بارەگای خۆمان سعات 8 لێن دەرگرن ئەفسەرەکانمان لێن دەر معلوماتمان دەدەن دەڵێن ئەو بەڕۆژ ئەو ڕۆکە دزی لێکرایە یان شەو دزی لێکرایە یان بەڕۆژ دزی لێکرایە ئەفسەرەکانمان معلوماتمان دەدەنێ ئەمە ئەو معلوماتانە لێیان وەردەگرن لە ئەفسەرەکان وەردەگرنەوە حتاکە بزانن ئەو متهمە لە چێ نییە ئەو دەلو دوی تاقیب دەکەینەوە ئەو جا ئایا لای مالی خۆیانە ئایا لاو بازارە ئایا لە ئەسواقە ئایا هەر لە جێیەکێکا وەکو دەرێتن ئەمە کارماندەکانمان هاتووی لەو منتقانەی دەکات ئەو جاما هەندێک شتمانەیە دومانی پێ دەکەینەوە کابگوت ڕاستن داگیری دەکەنەوە کابگوت دەینورداری لە دایرەی تەسلیمی ئەمە ئەفسەرەکان دەکەن ئەفسەرەکان چ دەکەنەوە لێن دەر لۆکۆلینەوە دەکەن لۆکۆلینەکانش ئەو ئەنجامەچی وەردەگرنەوە لەوانە. بەوردی خاڵەکانی ڕوبەڕووبوونەوە و چۆنێتی ئەنجامدانی ئەم ئۆپەراسیۆنی دەستگیرکردنە تاوتوێ دەکەن چونکە سەلامەتی تیمەکەیان و گیانی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوە دادەنێن. دوای چاودێریکی ورد و کاتێکی زۆر لە ڕێگەی چەند پلانێکی شاراوە شوێن و کاری تۆمەتبارەکە دەستنیشان دەکرێت. هەر جۆرێکی دزی یا هەر جۆرێکی تاوان پەیوەندی بە بەشێکی تایبەتەوە هەیە کە ئەم بەشە تەنها حاڵەتی ڕووداوەکە دەستنیشان دەکات و چاودێری و بە دوواداچوونی بۆ دەکەن. ئەم هەوڵا بۆ دەستگیرکردنی کەسێکە کە 12 ئۆتۆمبیلی دزیوە لە ماوەی مانگێکدا لە ناوەندی شاری هەولێر. ئەم ڕووداوە لەلایەن نووسینگەی دزینی ئۆتۆمبیل بە دوواداچوونی بۆ دەکرێت. لەم بە دوواداچوونە کامێرەی چاودێری هاوکاری ئەم هێزانە دەکات کە ئەم پشکنینە ئەنجام دەدەن بۆ دۆزینەوە یان دەستنیشانکردنی تۆمەتبارەکە. ئێستا نەقی بۆریت ئەفرەزەی تشکیل دەکەیت ئێستا ناو شانزیەکەی دیارە بەلماسایی پۆستاوە ئەمە جەماعەتی بەردە زەحمەتە ئیشیمە حتاکە ئەمە تاوانێکی دەبینین زۆر زەحمەتە ئەو تاوانە حتاکە ئەمە دەبینین ئەمە تەمەشا دەکەی دەردەچینەوە ئەفسەرەکان بەما معلومات و شتمان دەدەنێ یان مدیری خۆمان معلوماتمان دەدەنێ ئەمە ئەو شتانە دەردەچینەوە نەک لە سعات هەیە دەگەورە ئەتڵەمان نییە شەومان نییە ڕۆژمان نییە تێدەگەی هەر وەختێکی هەرجێ هەیە ئەمە دادەنیشتن عارەقەی دەکەنەوە ئەوە دەموچاومان عارەقەی دەسترنەوە کابگوتن حتاکە تاوانبارەکی ئەنجامی بدەینەوە. سایب و هاوکارەکانی بەهێمنی و نهێنی لەم شوێنە بڵاو دەبنەوە. ئەم بە تەنیا نییە. سەدان کەس شەو ڕۆژ لە خزمەتدان بۆ پاراستنی ئاسایشی هاوڵاتیان. بەڵام ئەم ئەرکە گیانفیدایی و
بوێری و خۆبەختکردن و ئیرادەیەکی بەهێزی پێویستە. ئەم ئیرادەیەش پەیوەستە بەو پەیامەی کە سوێندیان بۆ خواردووە. دوای ناسینی تۆمەتبارەکە لە هەموو لایەکەوە گەماروی شوێنەکە دەدەن و ئەو کەسە قۆڵبەست دەکرێت و ڕەوانەی ژووری لێکۆڵینەوە دەکرێت. ئێرە بارەگای گشتی پۆلیسی نهێنی و نەهێشتنی تاوانی هەولێرە. ئەم بەڕێوەبەرایەتیە لە 19 نووسینگە پێکاتووە کارکیان پاراستنی سەر و ماڵ و گیانی هاونیشتیمانیانە. بنسبت دەربارەی دزینی ئۆتۆمبیل ئەمە بە سەتان کەسمان گرتیە، بە سەتان کەسمان دایتە دەستگای نمونەچی احتیادی چەند جاران کابکو دەریتن ئەمە لە دوی تاوانبارەکان بووینە ئەو سیارانە هەم زۆرشانەوە عارەب بووینە تێدەگەی سیارە دزینی کابل سیارەکانمان گەڕاندتەوە لۆ ساحەبەکانیان. ئێستاکەش ئەو تاوانبارانە زۆریان لە دەدگاینە ئێستاکە حالیان دانەوەی دەدگا حکمیان بداتنەوە یان بکاتن. لە حادسەی ئێستا ڕۆژە چکاوەکو دەرتن معلوماتە لۆمانات گوتیان سیارەی خەتفیان کردیە خۆمە مەفرەزە کابگوتە ئاتەوە ئەمە دەرچون لە مەفرەزای کابرا مقاومەی کرد لە گەرمە ئەمە بە مقاومەمان گرتەوە ئەگەر پێمان کرد بە ئەگە پێمان نەکرد باە فشک کابکو دەرتن دوو دەماچە و سێ کلاشکۆفەکو دوو دەماچەی پێ بوو کابرا هەر دەبکەت پێکەبی مەرجەی پێ بوو دەویست خەتف بکاتن کارمەندمان کابکەتن بە هەموو لایەکی دەرچوونەکەوە حتاکە ئەو کارمەندمانەما گرتەوە هاتی نامانەوە دایرە خۆمان کابگوتن ئیزراعاتی خۆمان وەرگرتەوە تەسلیممان کردەوە کە ئەو ئیزراعاتانەی هەمووی لەوێندەر هەمووی ئەو تاوانای هەمووی خۆ دانایتەوە هەمووی احترافی کردیە ئەو پیکەبانە چی کردە چی نەکردی ئەمە هەمووی گەڕاندیتەوە بە سەتان ئەو پیکەبانە سەتان نەوع سیارە ئەنواع ئەشکال سیارەکان بە زۆرشانەوە عارەب بوون ئەمە گەڕاندیتمانەوە کاکۆلە ساحەبەکانی خۆیان. گشت کارمەندەکان دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی لەبەرەوەی ڕۆژانە ئێمە شەوانە ڕۆژانە یعنی ماوەی 24 کاتژمێر ئێمە کارمەندمان هەیە لە ئەرکدان و شەو نخۆنی دەکەن بۆ پاراستنی جانی هاوڵاتیان. سەبارەت بە دزینی ئەم جارەی ئەو تۆمەتباری کە دەستگیرمان کرد لە ناو بازار ئەوە نزیکەی 12 سیارەی دزیوە 12 ئۆتۆمبیلی دزیوە پاش دەستگیرکردنی و کۆکردنەوەی زانیاری توانیمان دەستگیری بکەین و هەروە دان بنێ بە تاوانەکەی کە 12 ئۆتۆمبیلی دزیوە. سەبارەت بە کاکسایبی فۆسایب لە گەرمانە ماوەکی زۆر زۆرە بەڕاستی زۆر زۆر ئیسفادەمان لێ کردیە لە فۆسایب زۆر زانیاری هەیە لەمان دەینیتن دەستخۆشی لێ دەکەین هیواداری نمونەی وەکو کارمەندانی بەگشتی کارمەندانی نێشتنی تاوان نمونەیان زیاربی. کاکسایب شارەزایەکی باشی لە ناسانەوەی تۆمەتباران زۆر جاران ئێمە دەچینە شوێنی ڕوودا و تۆمەتبارەکە مەسەن نیشان دەکەین کاکسایب خیبرەشی زۆریە کە لۆ خلالی 35-36 سال 37 سالەوە لە نێشتنی تاوان کار دەکا ئێمە ئەو شخصانە پیشانی کاکسایب دەین ئەو بۆمان دەست نیشان دەکرێت بەپێی ئەوەی دەتوانین تۆمەتبارەکە دەستگیر بکەین. ئێمە وەکو نووسینگەی نێشتنی دزینی ئۆتۆمبیل کە سەر بە بەڕێوەبەراتی بەشی نەهێشتنی تاوانی هەولێران زیاتر اختصاصی ئیشیمە سیارەیە یعنی هەر حالەتێکی دزینی سیارە هەبی ئێمە لەلایەن خەڵکەوە یان لەلایەن ئەو دائیرانەی کە علمیان دەدرێتێ ئاگادار دەکرێنەوە دەچینە شوێنی ڕوودا ئەگەر لە ئەسنای دەوامبی ئێمە خۆمان دەچین ئەگەر پاشی دەوامبی زابطە فەرمان دەچین کەشفی شوێنەکەی دەکا و تیمێکی خاصشمان هەیە کە ئیش دەسە کامێرەی دەکا ئەنی بەواستەی ئەو کامیرانە تا حدێکی باش جەرائیمەکانمان توانیمانە کەشفی بکەین. لۆ ئێمە زیاتر ڕێنماییمان لەبەر ئەو خەڵکانێکی خاوەنی ئەو سیارانەیە دەتوانی لە شوێنێک ڕای بگری کە ئەمین بی گەراجبی یان قەتعی لە بۆ دروست بکە بەڵام سیارە مۆدیل بەرزەکان ئێستا زیاتر سیستەمی GPS و شیرۆ دەبەسترێت دەتوانێت هەر حالەتێکبی بدۆزرێتەوە و ناشتاندرێ بدزرێت لەبەرەوەی ئەو سویزی ئەوانە زۆری کۆدا. دوای دانپێدانان بە تاوانەکەیدا دەخرێتە زیندانەوە و دواتر ڕەوانەی دادگا دەکرێت تا لەوێ بە سزای تاوانەکەی بگا. زانی بەرچ تومان گرت و تومانی نایرە زانی بەرچ جیگای
ئێستا تو ئینکاری دەکەی کە نازانی لەبەرچی بکانێت وایە ئەمە ئەدیلەمان هەیە بەڵگەمان هەیە ئەوە چییە؟ ئەوەی کە دەرچووە سیارەکەی دەچی چێ دەرچووە؟ چێ سوار دەبێت؟ جملە دەنگت نییە ئەو 6 مانگ دەستم بۆ ویشە کردووە لەسەر نەبوونی بێعەقلی بۆ کردومە لە شوێنە گشتەکانیش سیارەکانم بردووە ڕۆژی 12 سیارێ دەچوم دەمفرۆشت کەسێک وا لەم ناسیایە دەمفرۆشت بە ڕێژەی 12 وەرەقە 15 وەرەقە لەو دەوروبەرە دەمفرۆشت هەر ئەوەندە بوو تر دەگەڕامەوە لۆ تاوان و لەو شتانە ئێستاکە زۆریان پشمانن نەگولێ هێتا ئێستاکە ئەمە تاوانبار مانگرتە دووبارە نەهاتەوە زۆر جارش دەرێ ئەمە پشمانن زۆر نەمانزانیا ئەوها بەسەرمان دێتەوە ئەوها حکم دەبن ئەوها چ دەبینەوە ئێستاکە حالیان ئەتە ئێستاکە یەکەچی نەگەڕایتەوە سببەکەی ئەوە تەمەشادەکان غەڵەتە لۆ غەڵەتەکە کاوکودێتن لۆی ئەو تاوانە دووبارەی ناکاتەوە تەمەشادەکە ئیجراتەکەی هەیە قانونەکەی هەیە ئەوەکەی هەیە لۆیە دووبارەی ناکاتەوە لە کاتی دەستکەوتنی هەر سەرەداوێک سەبارەت بە ڕووداوێک لە ژوورە تایبەتیەکاندا پلان دادەڕێژن و هەنگاوی جێبەجێکردنی ڕێوشوێنی ئەمنی و دەستگیرکردنی تۆمەتباری هەڵاتوو لە دەستی یاسا دەگرنە بەر ئەوە لەو حالەتەی دێنەوە پێشەکەی نووسینگەکەی یەکەچیان متابعی قاتی سەرێ دەکات چکە حرەز لێرەیان حرەسەکە نوشتیە ئەوەشیان خەریکی دزینی دەخپاری ناو دەخیلەکەیە بیدایەن ئەو قاسەیە کە دەشیبن لە من ئەو مێزەدانرایە ئەگەر تەرکیزکەی لێرە کراوی لەسەر و دەمام چیشە هەردووچیان بە هەمان شێوە دەمام بکەن شخصەکی دییان لەگەرە ناو بی ئێمە لە دەرێ چاوەڕێیان نەکات بەوردی خاڵەکانی ڕوبەڕووبوونەوە و چۆنێتی ئەنجامدانی ئەم ئۆپەراسیۆنی دەستگیرکردنە تاوتوێ دەکەن چونکە سەلامەتی تیمەکەیان و گیانی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوە دادەنێن ئێستا مەچ دەکەین ئەو تۆمەتبارەی هەیە تەحدیدمان کردیا ئامادە دەبن لە بۆ دەرجیکردنی کارەکەمانەمە دەچنە سێر محل حادسی تەمەشا دەکەی هەندێک جار مواتنەکە ئیزلحامی لۆمان دروست دەکاتەوە یەک هەیە کاوکو دەرێتن تەمەشا دەکەن تاوانبار خۆی ناداتە دەستی کێشەمان زۆر جار کێشەمان بوویتەوە لەگەر تاوانبارەکان کێشەمان یان سلاحی پێە یان چەقوی پێە یان شتێکی پێ کاوکو دیفاعی خۆی دەکاتەوە ئەوجا ئایا ئەمە گەر ئەو تاوانبارە کو بگرین مەگەرەمە بە سیاسەتی خۆمان دەگرینەوە کامیرە زۆر دەوری هەیە ئەمە زۆر جار شتانمان کەشفمان کردە بە واسە کامیرە کەشفمان کامیرەکە کاوکو دەرێتن شتێکی زۆر گرنگە لەکەنە لای ئێمە کامیرە هەر کامیرەش هەر لەو مواتنە هەر شتێکی بیتر کامل هەم لە قازانج هەم لە قازانجیمەیە شتەکە زۆرمان پێنا ئەمە زووترین کات کەشف دەکەینەوە دەزانەوە شخصان کارمەندمان هەیە شخصی هەدەی ناسیتر لە دوو ڕەبزان دەلەوە فلان کەسە ئەمە تاعباعی دەکەینەوە مەفرەزە دەردەچیتن ئەو شخصی داژێر دەکات دوای چاودێریەکی ورد و کاتێکی زۆر لە ڕێگەی چەند پلانێکی شاراوە شوێن و کاری تۆمەتبارەکە دەستنیشان دەکرێت ئەم پلانەش لەبەر هەستیاری مەترسی کارەکەیان و تایبەتمەندی ئەم هێزەی پۆلیس ناتوانین ڕێگاکان لە زوومی بەرنامەی سەربازی وونەوە نیشان بدەین پێشترش تاوان هەر هەبوو دزی هەبوو دزی سیارەی هەبوو دزی ماڵان هەبوو قەتل هەبوو هەر شتەچوو بەس ئێستاکە ئەم حەمدولله کارماندەکانمان چاوی هەموو کرایتەوە تێدەگەی لە هەموو جیان مەفرەزەمان هەیە دەرچوونمان هەیە ئەومان هەیە ئەرەوش ئەو شخصەش تاوانی بکاتن ئەمە لە دوی دەبنەوە ئیزراتی خۆمانەوە دژگیر دەکەنەوە دەینەوە ئیزراتی خۆمان وەردەگرنەوە ئێستاکە حەمدولله مەفازەکەمان زۆرە چاویان کرایتەوە ئێستاکە ئەمە هەردەم لە خزمەتی ئەو وڵاتانەکە خۆمانی شەوی 28 لەسەر 2 ساعتێک و 23 دقەی شەو بەداخەوە چەند خوانە ناسک هاتن دوکانەکەیان شکاند و ئەو پارە پوڵەی کە لەوێ دەرهەوو بە قاسەوە بردیان ئیتر بەداخەوە کارەکی دزێ و ناجوور بوو کە لە
دابی کوردەواری ناوەشێتەوە کە لە ئەخلاقیاتی کۆمەلگای کوردی ناوەشێتەوە بەداخەوە ئەو کارەیان کرد. ئیدی پاش خەبەردانم بە جهەتی معنی ئەویش کە نزیکترین بنکە لە خۆمان بنکەی نەهێشتنی تاوان لە ڕۆژهەڵات چوومە ئەوێ شکاتم کرد. ئێدی ئەوان هاتم بە دوای قزیەکە سەرەداوەکمان بەدەست کرد دیتر بە هیمەتی نازدارانی شار کە ئەمن هەر لە خۆمەوە نازناوێکم داوە بەو پۆلیسانە یان بەو کوڕی کوردستانە کە نازدارانی شارن ئەوانە هەر لە جەنابی کاک باساک نەقیب ئاکۆ و هەموو زابط و کارمەندەکانی ئەوێ کە زۆر زۆر هاوکارم بوون تانیان تاوانبارێک لەوانە بگرن ئیتر دانی بە تاوانەکەی خۆی دانا و ئیشارەتی بەوەی کە چەند کەس یارمەتیدایە لەو تاوانە دوای گەڕان و سووران توانیمان بچین قاسەکە وەربگرینەوە. بەڕێوەبەرەتی نێشتنی تاوان پێگاتۆ لە 18 نووسینگە کەسێ لەو نووسینگانە تایبەتمەندی خۆیان هەیە یەکیان لێکۆڵن لەو تاوانەکانی کوشتنە ئەوەیان لێکۆڵن لەو تاوانەکانی ساختەکاری ئەوەیان نێشتنی دزینی ئۆتۆمبیل. بەڕاستی ئێمە کارمەندەکانمان لە هەموو کوچە کۆڵانێکی شاری هەولێرە هەنا لە کاتی ڕووداوەکان و ڕێگریش لە ڕووداوەکان. ئەوەی تایبەتمەندی پۆلیسی نێشتنی تاوانەوەیە کە بەجلی مەدەنیەوە ئەرکەکانی خۆیانە بینن لە ناو خەڵکانە بەس ئەوەیە کە خەڵکەکان نایەن بینن ئێمە هەموو خەڵک دەبین بە چاوی خۆمان. بەڕاستی ئەو ئەمنیەتی ناو پایتەختی هەرێمی کوردستان هەموو شەو نخونی ئەو برایانەیە کە شەو و ڕۆژ لە ئەرکی خۆیاندان. ئێمە ئەتوانین ئەوەش باسکەین کە زۆر کات لە کاتی ئەرکەکانی و چالاکیەکانمان ڕوبەڕووی کۆمەڵە گرفتیش بوونێتەوە لەوانە کارمەندمان هەیە زەرمەند بووە کارمەندمان هەیە بریندار بووە بەس ئێمە هەمووی بارکی خۆمان ێزانین لە پێناوی ئەمن و ئارامی شاری هەولێر. بەنسبەت پۆلیسی هەرێمی کوردستان طبعاً ئەرچی سەرچی ئەوەیە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بە دەرەجەیەک و دەهێشتنی تاوان و دەستگیرکردنی ئەو تاوان بارانەی کە تاوان ئەنجام دەدەن و دانیان بە دادگا هەتاکو و جەزای خۆیان وەربگرن و هەروەها ئەگەر بینە سەواقع ئەرکەکانی پۆلیس زۆرن نەوەک هەر لە مەجالی تاوان و برین جەرائیم و کەشفی جەرائیم و متابعی متهمین و ئەوامر قەبز یعنی هەندە ئەرچی تریشی هەیە بڵێن وەکو ئەوەی تەجاوزات نهێڵی لە ناو شارەکان و دەرەوەی شارەکان و بە هەموو بەشەکانی پۆلیسەوە. تا ئێستا دەیان ڕووداوی گەورە ڕوویداوە لە تاوانی دزی یان دەستدرێژیکردن یاخود ساختەکاری یاخود کوشتن بەڵام ئێوە لەوانەیە لە دەیان ڕوودا و نزبەیەکی تاو یعنی دەتوانم بڵێم لە دەیە نۆ ئەو ڕووداوانە کەشفکراون بەڵام لەوانەیە هاوڵاتیان ئاگداری ئەم بابەتانە نەبن بەڵام ئێمە پێویستیمان بە هاوکاری هاوڵاتیانە بۆ نمونە ئێمە زۆر جار پێویستمان بە زانیاری هەبووە مردنیە تەنها لە ڕێگای باوەڕپێکرا و یان باقی زانیاری زۆر جار سوودی گەورەمان بینیوە لە وەرگرتنی زانیاری لەلایەن هاوڵاتیانەوە. دوو برادرم دەستمان بەدزی کرد قاسەمان دزی لە سەزادەی 40 مەتری قاسەکەمان برشکاندمان 3 دەفتەری تێدا بوو لەگە 6 ملیۆن دیناری عێراقی پارەکەمان تەوزیع کرد لە بینی خۆمان ئەوان پێ ڕۆیشتنە ئەوروپا ئەمنیان بەجێهێشت ئەم لە لێرە سیارەکەم کڕی پاش تقریبان 20 ڕۆژ 15 ڕۆژ ماگەک دەبوو دەستگیر کرام مکافع هات ئەمنی گرت لە پێش توانێ ئەمنیان بردە سزنێ سیارەکەشم ئێستا لەکن مەکافعی دەژیرە. من عەفتاوانی دزیم ئەنجام داوە لە شاری هەولێر دەچوومە سەیدەلیەکان شەوێکیان لە ئیسکانانم دە خوارگەڕامەوە لای مارێن لە سەیدەلیەکی بووم تەمەشام کرد قەپاتە جامخانەیە شیشەکەم تومینا و تۆکەم شکاند و بەهۆی بەنیەتی وە هەندێک دەرمانی ببەم چاوم بە دەخیلەکەی کە هەندێک پارەی لێ بوو پارەکەشم بر دام و قەردی پارەکە دوای لەگەڵ ئەنجامدانی و کارەی فێرە و ئیشە بووم لۆ چەند سەیدەلیەچکە چووم شەوان کە دەگەڕام و مارەی لەسەر ڕێی خۆم لام دەدام زۆر جاران لە نەبوونی تووشێوی شەی بووم زۆر سەیدەلی هەبوو دەچووم دەرمان وشتم لێ دەکڕی لۆ شەوێ دەچوومەوە ئەوەکەم نیشان دەکردم شکا هەتا لە یەکی 2017 لە 100 مەتری کارمەندانی نەهێشتنی تاوان منیان دەستگیر کرد ئێستاش بە سزای خۆم گەیشتم.
مەترسیەکان ئەوەیە هەرشەی بزمانە من ئێستاکە حەز دەکە کابگوور لەگە عیلە خۆم دەربچم زۆر جارە کابگوور ناتانم لەگە عیلەکە خۆم دەربچێتم چکەلۆ هەرشە کردمانە شەیدمانەمە دایکمان بریندارمانە بۆ زۆر جاران ئەمە دەرچینە تووشی حادیسەی بووینە کابگوتنی لەگەر دامی سارەی بووینە لە دوی ئەو متهمانە زۆر جارانش ئەمە تووشی جرف دەبوون تووشی لەگەر متهم شتەشی دەبوون تەقە دەکرا جەمعەتمانە بۆ برینداریش کرا جەمعەتمانە بۆ کابگوتن هەرشەش دەکراینەوە لەسەری بەس ئەمە هەردەم ئارام بکابکو دەێتن ئەمە هەردەم لە ئیشی خۆمان هەر بەکاردن هەر ئیشی خۆمانەکەن نەدەترسان قەزی بتم ئەگەر بریندار بین ئەگەر هەرشەمان لێ بکەنەوە ئەمان زمانەمە شەوان لۆ دەرچوونی مەفرەزەکان دەردەچیتە ناو دۆلارانە ناو بازار گەورەیە تەمەشا دەکەن هەندێک جارێکا توش دەبکە احتیادی لەگەری قسەی دەکەنەوە بە قسەچی بە نەرمی بە ئەوە کرد ئەگە زانیمان قەزم بتن ئیشتبای خۆمان کردەوە لەسەری دەینەوە بارەگای دەسیمی بارەگای دەکەنەوە لە بارەگای ئیزراعاتی خۆی وەردەگیتەوە ئێستاکە من لەو ڕزایم هەیە بنسبەت ئەوەندە ساڵە من لەو خزمەتێمە حەزم لێ کابگۆ کوردتن مواتن هاوکاری لەگەرمە بگە هەر شتێکی بیتن ئەمە ڕقم تەلەفۆنمانەیە هەر شتێکی بیتن قەزم بتن بخۆتان دەزانن ئەمە لەسەرمان هەرشە هەیە هەر شتەکەمانەیە نووسنمان نییە شەومان نییە ئەو بخۆتزانە ئایلەمان پێمان یعنی خۆش ئەمەدەن کەنجین دێوە کەنجین نایەوە نازانت چ کەنج دەچنە مالێک نازانن کەنجین یعنی دەگەڕێنەوە وەختمان نییە ئەمە شەوبی ڕۆژ بیتن ئەمە خزمەتی ئەو وڵاتانەی بەفۆز سایب لەمێژەوە دەیناسم کە بڵێن لە عمرەی کچکەدا بوو یعنی لە مەراکزەکانی پۆلیس دەوامی کردیا و هەروەها لە مکافەحا واتە نێشتنی تاوان دەوامی کردیا ئینسانێکی ڕێک و پێک و ملتەزیم بە واجباتەکانی خۆی و مەفۆز سایب بەڕاستی جێگای ئەوەیە کەوا دەستخۆشی لێ بکرێ بەس ئەوەی بۆ واقع یعنی هەر مەفۆز سایبمان نییە زۆرمان هەیە وەکو مەفۆز سایب ئەوانە دەتوانین پێیان بڵێن سەربازی ون بەڕەحمەت یەکێکمان هەبوو وەفاتی کرد خوددا عەفوی بکە ئەویش ناوی حەسەن یاسین بوو کەوا وەفاتی کرد دەبی لێرەوە وەکو وەفا لەبوو ئەو شەخصە نەبی ناوی بینین ئەمسالی وانە زۆرن کەوا ئەرکەکانیان بەڕاستی بە ڕێک و پێنجی ئەنجامدایە و یعنی ئەوە تەسحیان بە ئیسراحەت و بە ئەوەی خۆیاندایە ماڵ و منداڵی خۆیان کەوا ئیسراحەتی وانیش نەبووە کەوا هەموو هەدەفیان ئەوەیە پاراستنی سیستەمی گشتی ئەوە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەشی دەکەم بە بەفەوە سائب کە لە بۆ ئەو خزمەتە دوور و درێژە و ئەو خزمەتە زۆرەی کە لە ڕێزەکانی پۆلیس بووە و بە هەدەفی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و پاراستنی سیستەمی گشتی و هیوادارین نمونەیە زۆر بیت و لێرەوە زۆر سوپاسی هەموو برایەکانم دەکەم لە ئەفسەران و کارمەندانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پۆلیس بە شێوەیەکی گشتی کەوا ئەرکەکانیان ئەنجام دەدەن بە مەبەستی پاراستنی سیستەمی گشتی وڵاتەکەمان زۆر سوپاس پیرۆز. ئەوەش لۆگۆی بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستانە وەکو دیارێک پێشکەش بە مفۆ سائب دەکەین و ئینشاڵڵا دواتریش دیارەکی تریشی پێشکەش دەکەین. زۆر سوپاس. سوپاس.